بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێشەکی دەستخۆشی لە هەمولایەکەم پێشەمەوە جەنابی کاکتۆر نوردین و هەروەها مامۆستا پەڕێزەکان سەرچەند ستافی کۆلێجەکەتان بەڕاستی وەک بەڕێزیان ئاماژە پێکرد ئێستا زانکۆ لەم ئاستە بەرزایە کە ئەتوانێت کارکە کە لەسەر ئاستی کۆلێج هەندێک لە چالاکی و کۆنفرانس و سیمینار بکە لەوانەیە زانکۆکان نەتوانن بە هەموو کۆلێجەکانەوە ئەو کارە ئەنجام بدەن. بۆیە جێی دەستخۆشیە ئەم کارانە لەسەر ئاستی کۆلێج لەسەر ئاستی زانکۆ کە لە زانکۆی گەشەکەدانە بە ئەنجام دەبێت. بەڕێزان ئێستا ئێمە لە ئەنجومەنی زانکۆ کە لە سەرەتای ساڵە کۆڕۆنامان کرد جێی دڵخۆشیمان بوو کە منافەسەیەکی عیلمی ئەکادیمی لە نێوان کۆلێجەکانە لەلایەن خودی ڕاگە بەڕێزەکانەوە بەرپا بوو بەوەی کە بتوانن زۆرترین چالاکی زانستی ئەکادیمی کولتوری پێشکەشکن. بە تایبەت جگەر لە مامۆستایان خوێندکارانیشمان بە هەمان شێوە توانیوێتی بەشدار بێ. نمونەی ئەوەش ئەو چالاکی دوێنێ بوو کە خودی خوێندکارەکانمان خۆیان پێیهێستان جێی دڵخۆشیمانە کە خوێندکارانمان بەشدارکن لە چالاکیەکانە ئەوان داوای چالاکیەکان کەن بە پێی ئاست و وەزعی خۆیان بتوان زانکۆ بەرەو پێش بەرن لەو چالاکیان. بۆیە جێی دەستخۆشیە لە هەموو ستافی زانکۆ ئەنجومەنی زانکۆ مامۆستایانی بەڕێز فەرمانبەرانی بەرز خوێندکارانی ئازیزمان ئەم جۆرە چالاکیانە بتوانین بە بەردەوام لە زانکۆیان بە ئەنجام بگێرن. بەڕێزینە زیندوو ڕاگرتنی زانکۆ کارێکی ئاسان نییە. زیندوو ڕاگرتنی زانکۆ لە پرۆسەی خوێندنایە لە کۆنفرانس و وەرکشۆپ و ئەو کارانە و پانێڵایە لەوایە توێژینەوە زانستیەکان بە بەردەوام بە ئەنجام بگات هەروەها بتوانین سەرجەم بڵاوکراوەکان وەک کتێب گۆڤار هەموو ئەوانە زانکۆیان بە ئەنجام بگەێنین. خۆشبەختانە هەمووی لە زانکۆی گەشەپێدانی مرۆیە ئەمڕۆ بە ئەنجام گەیشتووە. لە هەموو کۆلێجەکان مامۆستایان بەشدار بوون لەوەی کە توێژینەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بڵاوکردنەوەیە وەک جەنابی کاکتۆریش ئاماژەی پێکرد بەڕاستی کارێکی گەورەیە بتوانین لە مۆدا توێژینەوەکانە بۆ ئیمپاکت فاکتەر و هەروەها ئیندێکسی سکۆپەسۆڵانە بەرین. چونکە بەڕاستی زۆر لەگەڵ خۆیان ئەگەر تەعاملی بکەیت. جارانی 20 ساڵ لەمەوە پێش ئەگەر توێژەرەکان تەماشای توێژینەکانن پێی لەوانەیە ئەگەر بۆیان ڕەخسا بێت لەسەر ئاستی ناوخۆ توێژینەوە بڵاوکردنەوەیە ئەمڕۆ منافەسەکە ئەوە قوڵ ناکات تەنها لەسەر ئاستی ناوخۆ کار بکەیت. ڕاستە لەسەر ئاستی ناوخۆ کارکردن گرنگە، بەڵام دائیمەن ڕۆحی کێبڕکێ و هەروەها بڵاوکردنەوە زانستیەکان ئەبێ ئاستە نێودەوڵەتەکان وەرگرێت. بۆیە ئەم دروشمە لەلایەن ئەنجومەنی زانکۆی گەشەپێدانەوانە لەلایەن خودی خاوەنی زانکۆ و جەنابی پرۆفێسۆر دکتۆر عەلی قەرەداخی لە ئەوڵی زانکۆ کاری لەسەر کراوە. وەک بەڕێزیان دائیمەن ئاماژەی بۆ کرد بتوانین داهێنان بکەین لە کارەکانمان. ئێمە لەسەر ئاستی زانکۆکان کە پلەی یەکەممان بەدەستهێناوە ئەگەر بێت و مقارنە بکەین لە بینی ژمارەی مامۆستایان و ستافمانە بە پێی ئەو بڵاوکراوانەی کە هەن سەیرەکەی کارێکی زۆر کراوە. کارەکانیشمان قورستر ئەبێ لە ئێستاەوە ئێمە خۆمان ئامادەکاریمان بۆ کردووە بەوەی کە بتوانین ئەوەی کە پار بەدەستمان هێناوە نێڵین لە دەستمان بچێت. کەواتە ئەم کۆنفرانس و ئەم کارانی کە ئەیکەین و لە مای چوارشە کۆنفرانس سەرتاسەریەکەین بەڕاستی هەموو ستاف پێویستە خۆی هیلاکە و هەر ئەوەشتان لێ ڕائەگرین. ئەم هیلاکبوونی ئەمڕۆی ئەو دەستەی ئەو بەڕێزانی کە ئامادەکار و لە لیژنەی زانستی کۆنفرانسەکە بوون وێڕای دەستخۆشیمان بەڕاستی کاری بەڕێزیان بەرز ئەندخێنین کە ئەمە کارێکی گەورەیە وەک ئاماژەشم پێکرد هەموو کۆلێجەکان لە کێبڕکێیان و بەبەردەوام جەنابتان ئەتوانن سایتی کۆلێجەکان یا سایتی زانکۆ بکەن ئەبینن زانکۆ زیندوو ڕاگیراوە. ئەمە گرنگە بۆ زانکۆ. من سوپاسی خوێندکارانیشمان دەکەین کە بەبەردەوام لەگەڵ مامۆستایان لە هەمئاهەنگن و هەروەها دەوامێکی باشەکەن لە زانکۆیە. ئێوە تەماشای خەڵکانن کە لە دەوری کەسەی زانکۆکە بەڕاستی دەستخۆشیمان لێکە هەم لەسەر ئاستی وەزارەت لەسەر ئاستی جەنابی وەزیری خوێندنی باڵا لەسەر هەموو ئاستەکان لە وەزارەت کاری گەورەی خوێندکارانمان مامۆستایانمان فەرمانبەرانمان بەرز ئەندخێنن. من نامێ زیاتر لەمە درێژە بە قسەکان بەدەستم دەستخۆشیتان لێ یەکەم و هەموو پشتیوانیەک بۆ هەموو کۆلێجەکان لەلایەن سەرۆکایەتی زانکۆ پێ سەرۆکایەتی زانکۆش لەلایەن خودی جەنابی کاکتۆر عەلی قەرەداخی دەکرێت. بۆیە بە هەموو لایەکمان پێویستە لەمەوە هەوڵی زیاتر بدەین وەک ئاماژەشم پێکرد لێتان ڕائەبین ئەو هەڵە بدەن
بۆ ئەوەی بتوانین لە ئاستی یەکەمیە بەردەوامی و جارێکی تر دەستخۆشی لە هەموو لایەکانەکەم سەرکەوتوو